تێچووی هەڵمەتەکانی هەڵبژاردن سەدان ملیۆن دۆلارە. ڤار وردەکاری هەڵمەتی هەڵبژاردنەکان بڵاو دەکاتەوە. زیاتر لە هەفتەیەکە هەڵمەتەکانی هەڵبژاردن بۆ ئەنجومەنی نوێنەرانی عێراق دەستی پێکردووە. شەقام و کوچە و کۆڵان و تیڤیەکان پڕبوون لە پۆستەر و راپۆرت و دیداری ئەو کاندیدانەی بە ئومێدن لانی کەم بگەنە سەر کورسیە زێڕینەکەی پەرلەمانەکەی بەغداد. لە تەواوی عێراقدا 7768 کەس خۆیان بربژێر کردووە کە کێبرکێ لەسەر بەدەستهێنانی 329 کورسی دەکەن و لەو ژمارەیەش 5000 پیا و 2200 ژنن. بەپێی زانیاری و بەدواداچوونەکانیش لانی کەم کاندیدەکان لە نێوان 10,000 دلار تا 200,000 دلار خرج دەکەن، واتە لە نێوان دەفتەرێک تا 20 دەفتەر دلار. ئەمە بە ڕێگای یاساییە ڕێگە پێدراوەکە. ڕێگای دووەم کە بریتیە لە ڕێگەی کڕینەوەی دەنگ و بەخشینەوەی چەک و پارە و مەڕ و ماڵات و تەنانەت کارتی دەنگدانیش ڕێگاون و نادیارەکەی و ئامارێکی دروست لە بەردەستانیە. پارتە سیاسیەکان جگە لە کاندیدەکان پاکێجی تایبەت بە خۆیان هەیە بۆ هەڵمەتەکانی هەڵبژاردن. لە کوردستاندا پشکی شێر بەر پارتی دیموکراتی کوردستان دەکەوێت کە نزیکەی 15 ملیۆن دلار بۆ فلێکس و ڕیکلامی ڤیدیۆیی و هەڵمەتی میدیایی خرج دەکات. ئەوە بەدەر لەو 30,000 دلارەی تەرخانی کردووە بۆ هەر یەک لە کاندیدەکان. لە دوای ئەو یەکێتی نیشتیمانی دێت کە نزیکەی 5 ملیۆن دلاری بۆ پرۆسەکە تەرخان کردووە. بەڵام پارتەکانی ئۆپۆزیسیۆن ناڕوونن و نازانرێت بە دروستی ئەو پارانی تەرخانیان کردووە چەندە و چۆنە. بەڵام ئەوەی دیارە ئەوەیە کەنەوەی نوێ نزیکەی 2 ملیۆن دلار، یەکگرتووی ئیسلامی نزیکەی 300,000 دلار، هەڵوێست نزیکەی 1 ملیۆن دلار و کۆمەڵی دادگەری 250,000 دلار. لە خواروی عێراق پارتە سیاسیەکان زۆر زیاتر لە پارتە کوردیەکان تەرخان دەکەن. بەو پێی ئەوان زیاتر بە توانای پارە هەڵمەتەکە گەرمتر دەکەن و لەم سەر و بەندەشدا مامەڵە و سەودا و کڕین و فرۆشتن لەسەر و هەموو هەڵمەتەکەیە. بەپێی زانیاری میدیا کارە شیعەکانی نزیک لە سەرکردە باڵاکان، هاوپەیمانیەکەی نووری مالیکی نزیکەی 100 ملیۆن دلاری تەرخان کردووە بۆ هەڵمەتەکە و هەر یەک لە هادی ئەلعامری و قەیس خەزعەلیش لە ڕیزبەندی دووەم دێن و هەر یەکە و 50 ملیۆن دلاریان تەرخان کردووە، هەم بۆ هەڵمەتی هەڵبژاردنەکان هەم بۆ سەفقاتی کاتی دروستکردن و پێکێنانی کابینە نوێیەکە. هاوپەیمانی بنیادنانی محەممەد شیاع السودانی هەرزوو پشکێکی زەبەلاحی تەرخان کرد بۆ کڕینەوەی 7 پەرلەمانتار و 2 وەزیری کابینەکە و لەم سەر و بەندەشدا ماڵ بە ماڵ سەرکردەکانی دەگەڕێن و پارە دەبەخشنەوە. سەرکردە سوننەکانیش ملیۆنان دلاریان بۆ بەدەستهێنانی کورسیەکانیان تەرخان کردووە و هەردوو بەرە ناکۆکەکەی سوننە حەلبوسی و عیساوی چاویان لە بەدەستهێنانی زۆرینەی سوننەیە. پێشتر میدیا عێراقیەکان چەند بەڵگەنامەیەکیان بڵاو کردەوە کە گوایە تورکیا و ئیمارات و سعودیە بۆ بەدەستهێنانەوەی هەر کورسێکی سونی بڕی 1 ملیۆن دلاریان تەرخان کردووە. بەڵام لەسەر و ئەو بڕەشەوە سەرکردەکان خۆیان لە ڕێگەی هۆزەکانەوە 1 ملیۆن دلار و هەزاران پارچە چەکیان ئامادە کردووە. بۆ بەدەستهێنانەوەی 329 کورسیەکە لانی کەم لە ماوەی ئەم هەڵمەتە مانگیەدا نزیکەی 9 ملیار دلارێک خرج دەکرێت و دواتر بۆ پێکێنانی حکوومەت و کڕینەوەی پۆستەکانیش هێندە و نیویتر خرج دەکرێت. پرسیارە جدیەکە لە نێوان شەقامی عێراقیدا ئەمەیە کە ئایا پرۆسەکە پرۆسەی هەڵبژاردن و دەساو دەستکردنی دەسەڵاتە یاخود پرۆسەی بەخشینەوە و سپیکردنەوەی پارەیە.